تا چەند ئەم بارودۆخە ناجێگیریە ئەمنی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە کاریگەری لەسەر دۆخی ئابووری جیهان دروستەکە؟ عەرزی سڵام و ئاداب مەست لە خزمەتی برای عەزیزمانەوە تواو بینەرانی عەزیز کورتسەد. لە خزمەتتان عەرز بکەم کە ئوسوڵەن اقتصاد نیازی بە ئارامش هەیە. لە اقتصادا ئێمە لازمە کە لە فەزایەک ئارامە کارەکان ئەنجامگیرێت، چونکە سەرمایە بێنەهایەت تەرسووە بووە، فەزایەک فرە مڵایم و ئارامێکی لازمە. دەرنەتیجە لە فەزایکا کێ متاسفانە لە منتەقەی ئێمە لە منتەقەی خاوەرمیانە بە خاطر وجود نەوت و تواوەتی معادنێ سەرشار کە لە منتەقا وجودی هەیە هەمیشە شەرایەتی نائارامێ بەرقەرار بووکە بە ساڵهای متەمادیە کە بەم شکڵە نائارامیە بە اقتصاد کل منتەقە زەربەی فرێکی وەشانگە. امیدوار بووین کە ئایە پزیشکیان کە دەواخا بە گفتگو و ارتباط بین الملل و برقراری FATF که نظام بانکی لە منطقه ئێرانە بەرقەرار کە لە تەک سایر وڵاتەکانە انتظار ئەوە بوو کە فەزایەک ئارامێ بە وجود بێ، وەلکە متاسفانە بە حرەکەتگەلێکۆ کە بالاخره کشوەرگەلێکی نیازمەندە ئەوەینە کە فەزای ئارامێ نەبێت بە وجود هاتکە کاریکیان ئەنجامدا کە باز هەم نائارامی بێت کە امیدوارین کە بە سایەی سەدر بە عەقلانیەت و بە ئارامشەوە بتانین ئەم فەزاگەل لە نائارامە کە باز لە کشوەرگەل تەمایلیانەوەیە کە هەمیشە جەوێ نائارام لە منتەقەی خاوەرمیانە وجودی بێت. وڵات و دەوڵەتگەلێکی تەرەفدارێ اقتصادی ئارام و باشن تان بە عەقلانیەت و ئارامش خەڵگەڕنەوە بۆ منتەقەمە. لێرە ئارامیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە، کاریگەری لەسەر چ سێکتەرێک زیاتر دروستەکە؟ لەسەر سێکتەری پیشەسازی یاخود کانزاکان یاخود سێکتەری وزە و ئێنێرژی وەکو نەوت و مشتەقاتەکانی، لەسەر کامیان زیاتر کاریگەری دروستەکە؟ لە خزمەتانە عەرز بکەم بێ ئەوەڵەن ئێمەیشە بزانین کە منتەقەی خاوەرمیانە گەورەترین عامڵ تۆلیدی نەوتی دنیان و 40% لە نەفتێ دنیا خەریکە لە منتەقەیەک لە تەنگەی هورموز و خەریکە چێ بۆ سەراسەر دنیا. پس بەحسێ استراتیژیکە نەفت بە شدەت ئەسەرگوزارە بە تواوەتی سەنایە ترێکا کە لە ناو منتەقە وجودی هەست و شایەت بە تعبیرێک فرێک لە زاناگەل اقتصادی لە دنیا یەکی لە ئامڵگەلێکی قودرەتگەل گەورە ئیجازە نان کە منتەقەی سەناتی بێ بە خاطر وجودە ئەم نەفتەسە، چونکە هەموارە نیازیان هەست بە نەفتە منتەقە و ئەم نائارامیە کە لە منتەقە بە وجودی قەتعەن لەبانە ئەفزایشی قیمەتی نەفت و ئەسەرگوزارە و ئەتانێت بازارگەری جیهانی ئەو پەڕە دنیایش تاسیرگوزار بێت و تاتە تاسیری قەرار بێت و کامڵەن بەدەهیچە کە ئەفرادگەلێکی جەنگ تەڵەبن، دەوڵەتگەلێکی تەمایلیان نییە بە هاوڕاییکردن لە تەک نظامێ سڵح و ئارامش دنیا هەموارە هەن لە تەلاشە کە ئەم جەواب بە یەک برژنن ئەزانن لە منتەقە نەفت بانترین ئەسەرێ بەر اقتصاد جیهانی هەست و ئەم لەواقع ئەفزایشی قیمەتی نەفتە تانێت ئەسەرات سوویکی لەبان اقتصاد ئوروپا، ئەمریکا و سایر کشوەرگەلێ لەنێو ئەو وڵاتانە زیاتر کاریگەری لەسەر کام بلۆکی جیهانی دروستەکە لە نێوان ئەمریکا ئەو ئەوروپا و چینە ئەگەر بێت و دۆخە ئەمنیەکە زیاتر ئاڵۆستر بێ و کاریگەری لەسەر هەناردەی نەوە دروستکە، کامیان زیاتر زەرمەند دەبن، چین یان ئەمریکایان ئەوروپا؟ از نظر اقتصادی من خۆم شخصا تحلیلی کە ئەمە لە دۆرێکا کە
لەواخا قودرەتگەلی گەورەی سەناتی دنیا شامڵە لە ژێر مەجموعەیەک لە ئینگلیستانە بوون هەروەکێ بە باشی گشتمان نەزانین هەموارە تەسەلوتی ئینگلیس لە منتقی خاوەرمیانە فرە بوو وە کەمانکێ هەنووز نەتایجیشی هەست بعد از قدرتگردنە ئەمریکا قدرەتی ئەمریکاوە سەیطرەی بە اقتصاد سیاسی منطقه و به شدت گشتمان حسمان کرد و حتی به حدی که ورود به حوزەگەل داخلی سیاسی کشورگەر هەر وەکو ئێران لە ساڵ 32 مستەقیما ورودی پیا کرد و لە عەرسەی سیاسی کشور ئێرانیشا دەخاڵەتی